ڕێز دکتۆر جەمال ئەحمەد حسێن بەڕێوەری گشتی گواستنەوە گەیاندن لە وەزارەتی گواستنەوە گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستان میوانمانە و باز لە گرنگی دیدارەکە و چاوەتەوەرێکی دیکە دەکەین کە تایبەتە بە بابەتەکانی گواستنەوە گەیاندن لە هەرێمی کوردستان. دکتۆر زۆر بەخێراتیت، زۆر سپاس. دکتۆر سەرەتا با بپرسم لە دیدی ئێوە وەکو وەزارەتی گواستنەوە گەیاندن گرنگی ئەم دیدارە بۆ بەرەپێدان و بەرەوپێشبردننی بوارەکانی گواستنەوە گەیاندن لە هەرێمی کوردستان چییە و ئەتوانێت چی بکات بۆ بەرەوپێشبردننی ئەو بابەت ئەو سێکتەرە گرنگە؟ بەڵێ، سەرەتا سڵاو لە بەڕێز و سڵاو لە بینەرە بەڕێزەکان. گرنگی ئەم دیدارە لەوەیە کە کۆمپانیەکانی ناوخۆیی و هەروەها جهەتی حکومی لە هەرێمی کوردستان و جهەتی حکومی لە بەغدا ئامادەی دیدارەکەن و گفتوگۆی ڕاشکاوانە و پەناڵی ڕاشکاوانە بەڕێوە ئەبرێت کە تایدا گفتوگۆ ئەکرێت لەسەر کێشەکان و چارەسەرەکان. جاگەنیەتێک هەبێ بۆ چارەسەرەکان بە دڵنیاییەوە لە گفتوگۆ ئەگەیتە نەتیجە. وەکوتم گرنگیەکەی ئەوەیە کە هەموو لایەنەکان ئەوانی لێرەن چ ئەوانی کە لە بەغداوە هاتوون یەکتریە بین و بیرڕ ئاڵوگۆڕەکەن. باشە دکتۆر، گرفتەکان چییە؟ و ئەتوانین بڵین کە گرفتی سەرەکی چیە لەم بوارەیە کە ئێمە لە دیدارەکەشا بینیمان کە نوێنەری وەزارەتی گواستنەوە گەیاندنی حکوومەتی عێراق تێدا بەشدارە، دەستی ڕاگەیاندنی عێراق تێدا بەشدارە. گرفتەکان چییە کە ئێوە ئەتانەوێت باسی بکەن و لەگەڵیانە بگەنە دەرەنجامێکی باش؟ گرفتەکان چەند لایەنن. ئەوەی کە لە دیدارەکەشا باس کرا لە پەنێڵی یەکەمە بە دەرەجی یەکەم وەکو کارەبا باسکرا لە ئینیتساڵاتە کە تۆ یەکێکە لە پێداویستە سەرەکیەکانی کە تۆ بتوانی گەیاندنێکی بەردەوامە هەبێت پێویستە بە کارەبایەکی بەردەوامەیە. باش، ئەوەکو یەکێک لە بابەتەکان باسکرا. یەکێکتر لەو بابەتانی کە بە کێشەیەکی سەرەکیە دواکەوتنی ئێمە لە تەکنەلۆجیا. ئەوە تا چەندین وڵات ئێستا گەیشتوونەتە تەکنەلۆجیای نەوەی پێنجەم و بەرەو پێشتری شەڕۆن تاکو ئێستا لای ئێمە و بە تایبەتی لە زۆربەی ناوچەکانی عێراق هەر 4G یاخود LTE. طموحی ئێمە وەکو هەرێمی کوردستان ئەوەیە کە ئێمە بتوانین لە نزیکترین ماوەیە کۆمپانیەکان قەناعەت پێ بکەین کە تەکنەلۆجیای 5G بخەنە گەڕ بۆ خزمەتی هاوڵاتیانی کوردستان. باشە دکتۆر، کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتاوە ڕێگەیاند بوو کە هەوڵ دەدات سەرجەمکارەکانی حکوومەت و هاوڵاتیان لە فەرمانگەکانی حکوومەت بە ئەلکترۆنی بکرێن. ئەم دیدارە ئەتوانێت چی بکا بۆ ئەوە بۆی هەنگاوێک لەوە زیاتر بچین بەرەو پێش؟ خۆی ئەوە تەوەرێکی بابەتێکی زۆر مهمە. ئەم دیدارە زیاتر بۆ ڕاگۆڕینەوەیە، بەڵام ئەوەی کە بەفعلی لە حکوومەتی هەرێم جێبەجێ کراوە پرۆژەیەکمان هەیە، ئێمە پێڵێن پرۆژەی ئینتەرنێتی میری Fiber to the Government FTTG. ئێمە توانیمانە زیاتر لە 3500 فەرمانگەی حکومی لەسەر تاسەری هەرێمی کوردستانە لە ڕێگەی کێبڵی تشکیەوە ببەستینەوە بەیەکەوە. باش، واتە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان بنیەیەکی تەحتی زۆر باشمان هەیە لە کێبڵی تشکی کە ئەمە بەردی بناغەی دروستکردنی حکوومەتی ئەلکترۆنیە. واتە ئێستا ئێمە ئیشە زەحمەتەکەمان هەیە، حازرە بنیەی تەحتێکە. چی ئەمێنێت؟ سۆفتوێر و شتەکەی ئەمێنێت، بابەتی پرۆگرامین و سۆفتوێر. چی کراوە بۆ دکتۆر؟ بەڵێ، ئەو بابەتی بنیەی تەحتێکەی ئەوەی کە لەسەر ئێمە بێت وەکو وەزارەتی گواستنەوە گەیاندن جێبەجێمان کردووە و لە 195 کارەکانی خەریکە بەرەو تەواوبوونە ڕواش. باشە، ئەوەی تری کە ئەمێنێتەوە ئێمە لە حکوومەتی هەرێما فەرمانگەیەکمان هەیە، فەرمانگەی تەکنۆلۆژیا و زانیاری. بەڕاستی ئەوان بابەتی بە حکومەتکردنی بە ئەلکترۆنیکردنی حکوومەت بە شێوەیەکی تا ڕادێک لە ئەستۆی ئەوانە کە ئیشی لەسەر بکەن. و ئێستا ئاگام لێتی کە بەرنامەیان داناوە داتا سنتەر، هەر وەزارەتێک داتا سنتەری خۆی هەبێ بۆی کە بتوانێت شتەکانی خۆی حفظ کا لەو داتا سنتەری کە حکوومەت دروستی کردووە بۆی کە بتوانن حکوومەتی ئەلکترۆنی دروست بکەن. بیرمان نەچێت یەکێک لەو شتانی کە کراوە بە ئەلکترۆنی ئێستا دادنووسەکانە، یعنی ئەوەی کێکە لەو مەرحەلانی کە کراوە کە لە ڕێگەی کێبڵی تشکی وەزارەتی گواستنەوە گەیاندنەوە کە لە پرۆژەی ئینتەرنێتی میدیا لەسەر ئەوە جێبەجێ کراوە. باشە، لەگەڵ حکوومەتی عێراق لەسەر ئەم بابەتە هەماهەنگیتان کردووە بۆ ئەوەی کە بتوانرێت سوود لە ئەزموونی یەکدی وەربگرێت بۆ ئەم بوارە؟ خۆی کەرتی ئیتصالات کەرتێکی تێکەڵە، یعنی تۆ بۆ ئەگەر فریکوێنسیەک لەرە لێرێکە بێت تۆ ناتوانانی ئەم لێرە بڵێ تاکو ئێرە ئیوەستیان نەگاتە ئەودی، یعنی مشتێکە وەکو تێکەڵە، بۆیە هەماهەنگی پێویستە. لە هەندێک ڕوا ئێمە هەماهەنگیمان هەیە، بەڵام بە شێوەیەکی گشتی هەماهەنگی زیاتر پێویستە. دەست خۆش دکتۆر، زۆر سپاس. دەست و چاوت خۆش بەڕێزی.